باز لە پارێزگاریکردن لە مێشکمانەکەین تاوەکو شتمان بیر ناچێتەوە. زۆر جارێمە زۆرینەی تاکەکانمان لە شوێنی کارمانە بێ، لە ناو خێزانمانە بێ، لە ناو هاوڕێکانمانە بێ، لە ناو کۆمەڵگایە بێ، یاخو لەگەڵ چەند کەسێکا بێت کە لە ڕابردووە و لە مناڵیە هاوڕێمان بۆ بەیەکەوە بووین کە زۆر جار بەرکەوتنێک دەبێت لەسەر شەقامێکە لە دام و دەستگایەکە لە شوێنێکی گشتیە زۆر شتە بۆ باسەکە هیچیت بیر ناکەوێتەوە. ڕاستە خۆ تەمەنیشە نییە گەنجیشیت، بەڵام هۆکار چیە لە پشتەمەوە و چۆن ئێمە بتوانین پارێزگاری لە مێشکی خۆمان بکەین، چۆن بتوانین پشوو بە مێشکی خۆمان بین، چۆن بتوانین بە شێوازی لە شێوازەکان ژاوەژاوی ژیان و ئەوەی کە ڕۆژانە بەرمانەکەوێ کاریگەری لەسەر مێشکمان دروست نەکات. ڕاست ئازانی کە لە تەمەنێکەوە ئیتر مێشکیشمان وەکو هەموو ئەندامەکانی جەستەمان لاوازبوونی پێوتیارە و لەوانەی کاریگەری تەمەن وا بکات کە زۆر شتمان بیر نەمێنێ. بۆی کە زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەی میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەرۆر جەمال باجەلان ماکرۆ پسپۆری نەخۆشیەکانی مێشک و دەمار بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە. دکتۆر جان زۆر بەخێر بێت. سپاس بۆ چاپێکردنە. باسیشەوە بکەین چۆن ئێمە مێشکی خۆمان بپارێزین تاوەکو شتەکانی ڕۆژانەمان بیر ناچێتەوە. ماڵە بسم الله الرحمن الرحیم. بەشێکی زۆر سپاس بۆ سازدانی ئەم هەلە. سپاس بۆ کە پێتان وتم زۆرم پێ خۆش بوو ئەم بابەتە، چۆن بابەتێکی وەکو گەرمە و لە تەشەنەیە و ئێمە وەکو مشاهدات یعنی من لە 2002 لە بواری مێشک و دەمارە ئیشەکەم و لە 2008ەوە کلیکم هەیە ڕۆژانە مەجموعەیەکی زۆر نەخۆشە بینین و دووبارە بێتەوە لە خستخانە. وەکو تێبینیەکی خۆمان ساڵانی پێشووتر بەس بە ساڵاچوو ئەوانەوە تەمەنیان هەبوو ئەمان بینی بێن بۆ لامان بۆ لە بیرچوونەوە و خەڵافانە و مەسائلانە. ئێستا گەنج زۆر زۆریت بۆ لامان سکاڵای ئەوە هەیە ئەڵێن شتم لە بیرە چێتەوە، ناڵێن خەڵافانە، ناڵێن ئەلزایمەرە ئەو شتانە، چۆن لەو تەمەنە ئادەن ڕوونایە، بەڵام بۆ بە ظاهرێکی بەرجەستە، ینی لە بیرچوونەوە عین بڵێن لە بیرچوونەوە بۆ بە ظاهرەیە کە ینی زۆر خەڵک ئێستا معاناتێ لەسەری جا خۆی دەست پێ بکەین بە وتەیەک لە وێبسایتی جامعەی هارڤارد، ینی باسییان کرد لەسەر ئەم مەوزوعە کە یەکێکە لە حرە مەزن و عەریق و زۆر باوەڕپێکراوەکانی جیهانە ستێتمنتێکێ وەکو مەسەلیشە ئەڵێ use it or lose it، مێشکێ یان ئەبێ بەکاری بێنی یان ئەبێ لە دەستی بێ. ینی وەکو چۆن ماسوولکە جانەبیشە ئەرزێکی پێیان ئەگەر ماسوولکە بەکاری بێن و ڕێازە بکێ ئەو ماسوولکانە بەقۆتە بێ بتەوە بێت تۆ کە ئەتوانی 10 کیلۆ هەڵگری دواتر ئەتوانی 20 هەڵگری 30 هەڵگری چ زیادی کێ بە ڕێازە. مێشکیش بامان شێوە ئەگەر بەکاری بێنی استعمالی بکەی لە ئیشی ڕۆژانە تا و لە پرۆسسینیا بێ لە گەشەیە ئەبێت و معریفەکی زیاتر ئەکا و مسایتر ئەبێ بەسەر ئەو چالاکیانی کەوا خوا ئەو مێشکەی بۆ دروست کردەوە. بەڵام ئەگە دوور بین لە بەکارهێنانی و تەمەڵی کە ئەو مێشکە و بەکاری نێنین ئەو کاتە توانەکانی مێشک لاوازە بێتەوە و بەکاریانە مێشکەکە لاوازە بێت کە یەکێک لە ئیشەکانی مێشک ئەوەیە کەوەها حفزی زاکیرە ئەو شتانەی کەوا ئەیبیسین و بەرچاومان ئەکێەوە ئەی خوێنینەوە ئەوانە هەمووی خەزن کە دواتر بەکاری بێنین لە شوێنی خۆیان شوێنەکانی خۆی خەزینکن دوایی بەکاری بێنین کەواتە دوو پرۆسسە پرۆسسێکی خەزنکردنە خەزنکردنەکەش دوو مەرحەلێ مەرحەلەیەکی سەرەتایە ئەوە بەندە لەسەر وریایی کەسەکە و ئینتیباهی یعنی بڵە مێشکی چالاک بێ لەو کاتێکەوە قسەکە ئەبیسەیە یان شتەکە ئەبینێت دواتر خەزنی ئەکات بۆ خەزنێکی کورد اینجا دوای ئەچێتە زاکیرەیەکی مامناوەن ئیجا ئەکێتە زاکیرێکی قوڵ حتا ئەوانەیەکەوە تووشی نەخۆشی ئەڵزایمەر و نەخۆشیە قوڵەکان ئەبن زاکیرە قوڵەکانیان زۆر کات هەر ئەمێنێتەوە بەڵام تووشی گرفت ئەبن لە زاکیرە کورتەکە شتێکی تازە یەک جار شتێ بیسێ بۆ جاری دووەم ناتوانین دووبارە بێت چەند جارە بیبیسێتەوە و ئەوانەی کە بگاتە مەرحەلەی نەخۆشی چەند جارێکژی بیبێسێتەوە هەر لە هەمان ڕۆژە دوای سەعاتێک شتەکانی ناکەوێتە بەڵام گەنجەکان تێبینی ئەەکەی مەوزوعی ئینتیباهیش بە بەعزێ نەخۆشی مەسەن کابر ئەگە پەتایەکی بێ تایەکی بێ دابەزینی شەکرێکی بێ ئەو کاتە ئینتیباهی نییە معلومەکەی بۆ باسەکەی ئاگای لێنەوە خەزانە بە پێوتێت مشەوەشی وعی کۆنفیوژن ئەوە ناچێتە خانەی لە بیر چوونەوە حاڵەتێکی نەخۆشی کتۆپڕ و تارێە کە چارەسەری کرد نەخۆشەکە ئاساییە بێتەوە لە بابەتی ئەمڕۆمان نییە
بەڵام جۆرێکی نەمانی ئینتیباه هەیە ئێستا ئیبینین لە گەنجیشە زۆرە و من سەرچاوەکەی ئەگەڕێنمەوە بۆ دوو هۆکاری ڕئیسی ئەو دوو هۆکار ڕئیسیە ئەی زۆر لە گەنجەکانی دەوانە پیان ناخۆش بێ ئەو شتە بەڵام ئێستا بۆ بەظاهرە بەڕاستی ئەنی ظاهرەیەکی زۆر ترسناکە ظاهرەیەکی زۆر دڵتەزیێنە یعنی تۆ ئەگەر سوار سیارەکەت بی سەعات 12 شەو سەعاتێکی شەو ئەگە بڕێ بۆنەوە بازار سیرەکی مجموعەیەک زۆر لە بازاڕۆکەن زۆر قڕەباڵە و جمێت ئەڵێ ڕۆژە کەواتە ستایلی خەو تێک چوە تا ئەوانەشی لە ماڵن بۆی هۆکاری دووەمەوە کە سۆشیل میدیا و مۆبایل بە تایبەتی کەوەها لە توێژینەوەیەکی 2007 خوێنمەوە ئەڵێ لە 150 دانیشتوانی گۆی زەوی مۆبایل لە گیرفانیانە 170 ئەمریکیەکان مۆبایل لە گیرفان لە 2007 ئێستا 2024 ڕێژەکە زۆر زیاتر کردووە ینی بەکارهێنانی ئەو وەسائلی سۆشیل میدیا هەر بە مەوجە مەغناطیسیەکانی کە لەوەیە هەر بە تەمەڵی مێشکێکاڵی تۆ معلوماتەکە لە جیاتیەوە فکر بە پشت بە زاکری خۆت بێسی بۆ ڕقەمەکەت کێتە بیر بۆی ناوەکەت کێتە بیر یەکسەر دەسەبەی بۆ گیرفان و مۆبایلەکە بەکارێنی کەواتە ئەوەی لێکە مێشکە فێر تەمەڵیەکە فێر پشت بەسن ئەکە بە ئامێرێکی دەرەکی تە ئەمە وردە بە مروری زەمن تەسیە بێ لەسەر مێشکت تەمەڵەکە کەمتر بەکارێنی چاوت بەکارێنی ئەنی بازێک باش لە مێشک بەکارێن کە پەیوەندی بۆ مۆبایل و سۆشیل میدیا و ئەلکترۆنیات بەڵام بەشێکی تری زۆر لە مێشکت هینە بێت سەرکوتە بێ و لەگەڵ ئەوە شانە جار ئێمە ئەبینین ڕۆژانە بۆی کەشتەکانمان بیرکەوێتەوە تایمەر یاخود کاتدانێرێنی مۆبایلەکانمان بەکارهێنین بۆ ئەوەی لەو کات و لەو ساتە وەختەیە ئەو شتێک کە ئەمانەوەی ئەنجامی بین هەندێک جار ئەمە ناگەڕێتەوە بۆ سەر وەکو بەڕێزیشت ئاماژە بکرد ئەو ستایلی ژیانەیە کێمە هەڵمان بژاردە بۆ هۆی جەنجاڵی ژیانەوە بۆ هۆی سەرقاڵیمان لە ژیانەوە بۆ هۆی ماندووبوونمانەوە لەوەی کە ناتوانین نان لە کاتی خۆیان بخۆین خەوەکانمان لە کاتی خۆیان نابێت تەنانەت ئیسراحەتکردنی بە خۆشمان ناتوانین لە کاتی خۆمان نابێن جا لە بیریشمان نەچێت خۆشەویستانەوەش ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە ئەو پرسیارانەی کە ئەتانەوێت ئاراستەمان کەن و تا ئێمە جوتین وەڵامەکانتان بۆ وەربگرین فەرموودەتەوە قسەکانە زۆر جوانە هۆکارێکی تری ئەو شتە ینی خواردن و تێکچوونی ژەمی خواردنەکان و پشت بەسن بە خواردنی دەرەکی و ئەو خواردنەی وا چەوری زۆرە و ئەو خواردنانی کەوا پێوترە پرۆسس فود یعنی ئەو فودانەی کەوا زۆر معاملەی کیمیاوی لەگەڵا ئەکرێ و موادی پرزێرڤێتیڤ وشتی وای بێ بۆی بمێنێتەوە زۆرتر معلبات وشتی بازار و شتی دوکان و ئەوانەی کەوا لەوانەیە فەتێ بمێن ئەمڕۆ بۆ بەیانی بمێنێتەوە بێ وا شتێکی لێ بکەن بە فرێشی نامێنێتەوە کەواتە باشترین خواردن بزانین چییە بۆ مێشک ینی ئەوانەی کەوا بواری خوراک ئیشەکەن لەوانەیە لە زۆر لە کەناڵە میدیاکان ئێستا تقریبا ئەوش بۆتە مۆدێک و بایەکەوە ئەوانە زۆر باسەکرێت من زۆرەوەمە تەفاسیلانەوە بەڵام خواردنی مێشک کە ئەوەی کەواها زوربەی زاناکان و توێژینەوەی لەسەر کرابێ جۆرێک خواردنە پێوترێت مدیترێنیان دایت خواردنی بەحری متەوەسط ئەمن لە چیەوە هاتووە لە توێژیناوانەی کەوا لە یۆنان و ئیتالیا کراوە کە ئەوان مەساحی بەحریان زۆرە و لە بەحری متەوەسط زۆرن لەگەڵ ئەو وڵاتانەی ترکەوە دوورن لە بەحرەوە ئەوان خواردنی فرێش ناخۆن خواردنی ڕۆژی خۆیان ناخۆن ئەمەنتیقە سادەکان خواردنی معلب و دواکەوت و شتیوان بۆ ئاڕوات ئەوان سێرەکی ڕێژەی نەخۆشی دڵیان زۆرتر بووە بۆ ڕێژەی جەڵتەی مێشکیان زۆرتر بووە بۆیە سێرەکی ئەم خواردنی مدیترێنیانە کە خۆشبەختانە خواردنی خۆمان تا حدێکی زۆر ئەوانەی تایە ینی هەر تۆ وەکو شتێکی سۆدفە ئەم بەیانە من بە پەلە بە ماڵەوە خواردنی سەریعی چووکم بۆ حازرکە سێرم کرد یعنی ڕێک بە تەطبیقی مدیترێن فودەکە بوو مثلەن پارچەیەک لەتێکی سەمونی جۆی تیا بوو کە حبوب دانێوێڵە ئەبێ بە توێکڵەوە بێ ینی ئاردی سپی مەڕغوب نیە ئاردی بۆر مەرغوبە و داری پرۆدەکت مەرغوبە بە ئەندازێکی کەم تۆزێک ماستی تیا بوو چەند قاشێک پەنیری تیا بوو هێلکێکی کوڵاویشی لەگەڵا بێ ئەترە بێتە مدیترێن بن ئەگەر یەک کەوچک ڕاشیشی لەگەڵا بەیان مەسان حموسێکی لەگەڵا بێ کە ئەویش چی تیا بقولیاتەکان کەواتە مدیترێنم فود لامانە پێکاتووە لە گۆشتی ماسی تۆزی ئەوە لای خۆمان ئەوە کەمە چکم بەحرمان کەمترە ولەوانەیە کولفەی بۆ خەڵکو ئامادەکردنی بەڵام گۆشتی ماسی بێ زیاد بکەین محالە بکەین هیچ نەبێ بەلای کەم و حەزۆر نەمان خوۆن مانگی جارێ بیخۆین ئەگە هەفتەی جارێ بیخۆین ئەگەر دوو جار زیاتر بێ باشترە بەڵام گۆشتی ماسی لەو شوێنەوە زۆر بەکارێنن
مۆزوعی مێرکەری و تەسەمم بە زێبەق تۆ زێبەم ڕەچاو بکرێ بۆوانەوە بە شێوەیەکی سەرەکیەوە بەکارێنن خواردنی دانەوێڵەکان وەکوتمان بە شێوەیەکی بۆر و بە توێکڵەوە بێت خواردنی بقولیات وەکو پاقلە و نیسکوونۆکو ئەوانە کەمترین ڕێژە گۆشتی سوور گۆشتی سوورتە بەڵام کەمترین ڕێژە گۆشتی پەلەوەر و مریشک و ئەمانە ئەوەشی تیا ینی بەشێکی سەرەکیە لە خواردنەکان ئەویش بەڵام بە ئەندازەیەکی معقول و مامناوەند وە خواردنی میوەی فرێش داینەک معلب و زۆر ما بێ ئەوانە میوەی فرێشی وەخت خۆی ینی مەسەن تۆ میوەکێت ماڵە میوەی کوردی و فڵانە شوێنە ئەوە زۆر مویمە لەبەرەوەی هی ئەم وەختەیە ینی خەزن نەکراوە و ئەو ئەنتی ئۆکسیدانتانی تیاتی دژە ئۆکسیدەکان فرێشە تێگەی چۆن ئەو ڤیتامینەکانی تێک نەچووە و پرۆسێز نەکراوەلایەنە بە تەجمیلە بە کوڵان و ئەوانە و مەکسۆن تەخمیر و تورشی و ئەوشتانە و خواردنی زەیتی زەیتون زەیتی زەیتونیش ئەبێ محالە بکەین تا بتوانین زیادیکەین لە ڕۆنی ئەو شتانەوە بەکارێن بۆ خواردنەکانمان تر ئەمە باشترین جۆری خوراکە وە کاتی ژەمەکانیش تێکی نینی بە تابەتی ژەمی بەیانی ئەندازەیە کەڕەوە کە تۆ ئەچی بۆ چالاکی ئیش خواردنێکی معقولی مامنەوەت بدون ئیسرافکەوە قەڵەومان بکە چونکە قەڵەومانی کە زیادڕەویمان تێکن ئەمان باتە زەرەرێکی تۆ پرسیارەکەپاس ئەمەوەکو خۆراک ئەگەر بینە بەشێکی ترکە یەک هاوکاری مێشکمان بێ ئارامی گەڕانەوەی پشووە بۆ مێشکمان ئەمانەتە چەکاریگەری هەیە بۆ نمونە بەڕێزە دوێتێ تێکچوونی خەوەکان یەکێکە لە هۆکارەکان کە کەنجەکان ماشتیان لە بیرەچێتەوە زۆر جار هەمومانەڵین میوزیک خۆراکی مێشکە ینی ئارامی مێشکە سروشت و ژینگە خۆراکی مێشکە ڕاستە نایخۆی بەڵام مێشکمان وەریەگرێت گرنگیدان بە کات بۆ پشوو بە مێشکمان تا چەند کاریگەریە کە بتوانین ئێمە مێشکمان بپارێزین دکتۆر زۆر مهمە ئەوە تۆکو ئەمە وتوان مێشکە بێ بەکاری بێنی بۆ بیپارێزین هەموو شتێکیش بەکارەیانە ئەبێت پێشتەیەکی پشووی بیتێ بۆ ئێستیدادی خۆی بکات یعنی حتا تۆ مەکینەیەکیش گەرم بۆ بە ئیسراحەتی کە ئالەیە چجالەوەی خانەکانی مرۆڤ کە پێویستیان بە خوراک و ئیسراحەت و وەکو چۆن باتری مۆبایلەکە شەحنی ئەوێتەوە مێشکی شەحنی ئەوێتەوە باشترین شەحن بۆ مێشک خەوە هیچ شتێک وەکو خەو چارجی مێش ناکە خەوەکە ئەبێ لە کاتێکی تەندروستە بێ و ماوەیەکی تەندروست بێ و لە شوێنێکی تەندروستی شابێ ماوەکەی ینی زانکان دایانەوە لە حەوت بۆنەوە لەو زۆرتر بێ خمول تووشی ئینسانەکە و زەرەری هەیە لە حەوت کەمتر بێ نەقسمان ئەبێت ئیتر 105 بەشەر لەو قاعدە دەرەچن ینی چۆم ئەمە وەکو بڵێن وەکو نۆرمال دیستریبیوشنەکە 105 بەشەر لەوانەیە بە 6 ساعاتیش اکتیفا بکە هەیە مەسەلەن 10 ساعاتیش بخوێ ئینجا تێرە بێ ئەوانە شازن لە قاعدەکە تێک ناین بەڵام ئەو ئەندازەمانە ئەو ئەندازە خەوەش ئەبێ زوربەی هەرە زۆری لە کاتی تاریکیە بێ لە دوای تاریکی ینی بەڵکو بڵێن بە کورداری لە دوای نوێژی عیشاوە بێ تاوەکو خۆر دەرچوون ئەوە زوربەی هەرە زۆری ئەو کاتەکە لە ینی بەلای کەمەوە بە هیچ شێوەیە 5 ساعاتی تاریکی نابێ تەسحی پێ بێن لە دوای 12ەوە محالە بکەین قت دەمێنینەوە 11 بڕۆنە ناو جێگە ئەگەر یەکێک درەنگیش خەوی لێ بکەی بۆ 11 هەر خەوی لێەکە میلاتۆنینە سروشتێکش لە 9 دەسەکە بە ڕلیس لە 9 شەوە ئیتر بۆ 11 ئاگاتە پیکی تر ئەو کاتە کەسەکار ئەخێ بە شێوەیەکی سروشتی حتاوانەوە خەویشان تێکەچە کە میلاتۆنین ئەینێ بۆ ماوەیەکی کورد بۆ ماوەی مانگە بۆ نمونە لە 9 ئەیە تێ بۆ 11 بخەوێ و میلاتۆنینە طبیعەکی خۆی بکەوێتە ئیشە و دوای هەڵی ئەگریت بەڵام ئەگە ئەو سیستمی خەوە تێک چوو بۆ ڕۆژ تەسی لە سەرمان ئەبێت تەرکیزمان کەمە بێت کە تەرکیزمان بۆ ئینتیباهمان کەم بوو ینی زاکیرە سەریع فەوریەکەمان تێکەچێ دوای تەسی لەسەر مەرحەلەکانی تری خەزنکردنی زاکیرەکانمان کە خەزنی زاکیرەمان کەمە بوو کەواتە هەم تەجاروبی کەمتر فێرەبین بۆی مێشکمان گەشە بکە و هەم ئەو شتانەوە خەزمەگە ناکرێتە بیرمان بۆ بەکارێن وەکو مۆعیدەکان ئەجا بینێرانیش کۆمنتیان نووسیوە بە کۆمنتەکان ئاراستی بەڕێز بکەم یەکێک لەو بەڕێزانە ئەڵێ بیرکەوتنەوەی بەسەرهاتە کۆنەکان و بیرچوونەوەی کارەکانی ڕۆژانە ئەمە هۆکاری چییە؟ ئەمە ئەگەر زەق بێت ئەمە نەخۆشیە بەڵام لە ئینسانی گەنجە بەهۆی ئەو هۆکارانەوە باسمان کرد یەکێک لەوانێ نەبوونی ئارامی ئەگەر دوای مەجالێ بێ باسی کەن چۆن مامۆستا ئارزیشی کرد ئەوە نیشانەکانی سەرەتای ئەڵزایمەرە ئەنی ئەڵزایمەر کە دەست پێەکە بە عام خەڵەفانەکان بە شێوەی گشتیوان بەڵام بە ئەڵزایمەر لە هەموو جۆرەکانی خەڵەفان مەشهورترە لە پێشە شۆرتێن مێمۆری ینی
زاکری کورتخاین لە دەسەیە ینی شتی پرسیارێکە لێ ئەکا جوابی ئەیتو ئەڵێ بەڵێ و لێ تێگەیشتووە دوای دەدەقە چارەکێک کە سوکارە هەمان پرسیار دووبارە ئەکاتەوە مەسەن کەسی دەڵێ مەسەن فڵان کەس نەهاتەوە ئەڵێ نەخێر لە داوامە سەعادوانێ هەم دووبارە ئەکاتەوە چەند جارێ ئەوە زاکرەکە لەبێر جوابەکەشی وەرگرتووە بەڵام خەزی نەکردووە جا ئێمەش بۆ تێستی نەخۆشی بەکارێنین بۆ نمونە سێ ناوی ئەینێ یەک دووجارە پێی دووبارە ئەکەینەوە تا دڵنیاین کەوا مێشتی وەری گرتووە خەزی کردووە بە شێوەیەکی کورد دوای 5 دقە بەعزە پرسیاری کێ لێکین مەشغوڵیەکەین دوای 5 دقە لێ پرسین و سەرکن سێناوەکەی لە بیر نەماوە یا یەک دانەیەکەوێتە بیر ئەوە نیشانەیەکی سەرەتای ئەڵزایمە لەگەڵ مەجموعەیەکی تر نیشانەی ترە هەنێ کەسێک وا بوو ئەبێ فرای خۆی بکەوێت زۆر کات سەبەبی ترە مەسەرەن لە گەنجە کەمی ڤیتامینی دی دەورە بینە کەمی ڤیتامینی B12 کە ئەتوانین چارەسەریکەین و نەخۆشی غوددانی ئەم سێ حاڵەتە زۆر باوە کەمی ڤیتامینی دی ینی ئەمە توێژینەوەمان کرد لە سلێمانیا 175 خەڵک ئەین توێژینەوە هەیە ڕێژەکە زیاتر ینی لە 4 کەسێک یان کەمی هەیە یان کەمی چالاکی ینی وەکو بڵێن یا دیفیشنسیە کەمە یا ئینسەفیشنسیە ینی بڵێن لە 20 کەمتر بوو دیفیشنسیە بە نانۆگرام سۆری ئەگەر لە بینی 20 بۆ 30 بوو ئینسەفیشن لە 30 زۆرتر بێنە چالێکی خۆیەکەم و ڤیتامینی B12 ئەوە ڕیجیمی چارەسەری خۆیە ئەگەر کەم بوو ئەوەکو نەخۆشی پۆن لێلاکرێ بێ چارەسەر وەرگێ و بەڵام زۆربەی کات تێبینەوەکەی نەخۆشان کێنەوە بۆ لەمان دکتۆرێک پێش ئێمە تەشخیصی کردووە یەک جار عیلاجەکەی بەکاری هێنا و دەسیەوە ئەزانێ وەکو هەڵامەتە یەک جار چاویەوە نییە چمەیەکی تووشی حمە ماڵتە بێگەرانەتە ئەمە یەک مەجموعە ئەنتیبایۆتیک بۆ کاتێکی دیاریکرا و چاکە بێتەوە مەگە دووبار بەڵام کەمی ڤیتامین ئەگە هۆکارەکەی بەردەوام بوو هەر بەردەوامێ مەسەنە کەسەکە کەم بچێتە بەرخۆر لە شێوەیەکی تەندروست خۆر لێنە ڤیتامین دیەکە دروست ناکە کەواتە ئەبێت تۆکو سەپلیمنتێ بە بەردەوامی وەریگری بەڵام متابعەیەکی بە ڕێژەی خوێنەکەت ئەی بۆی زۆر نەچێتە ئەو سەرەوە لە ڕنجێکی کاریگەرا بێت بەتابەتەیە کەسەکە نەخۆش بێ مەسەن ئەگە لە بیرچوونەوەی هەبێ ئەبێ محالەکەین لە بینی 40 بۆ 50 ڕایگرین باشتر یان خۆشی هەوکردنی هەبێ ئەلتیابی مێشکی هەبێ ئەوانە لە ڕێژەیەکی ناوڕاستی بەرزە ڕایگرین نەک هەر لە سی بوو بە سیوەکیتر دەسی یاڵگرینەوە بەڕێزێک پرسیاریشی کردووە بەڕاستی وەکو تۆ ئاماژە و پیا و بینەری بەرنامەکەماناڵێ ئەگەر کەسێک لە 12 شەوە بۆ هەشتی بەیانی دەوامیە بێ کارەکەی لەو کاتەیە بێ ئەوە چی بکات ئەمە ناچاریە ینی کەسەکە ینی وەکو حکمێکی ناچاری وەرەگرێ شتێکی تەندروستنیە بەڵام ئادەمیزاد پێویستیشمان بە حرەسەیە ئەبێ ئەو حرەسی محالە بکرێ وەکو شفت و مناوە بە درێژای تەمەنی وان نەبێ ینی چەند ڕۆژێ بێت لە چەند کەسێکە وی کەمترین زەرەریان توش بێت بەڵام ئەمان وەکو حدێکی ئەدنا بۆی زەرەر لێە 7 بۆ 9 سەعاتەکە لە ڕۆژە بێ قەرەبووی بکەنەوە بەڵام سوودی وەکو خەوی شەوەکە نابێت چۆن خەوی شەوەکانی بێشەکەی لە مێشمان لە کاتی تاریکی چالاکە بێتەوە ئەو بەشە ئارامیان پێ بەخشێت ئەندامەکانی لە شومان ئیسراحەتەکە و یارمەتی مێشمانە بۆ ئەوی زاکیرەکان و لە ڕۆژی ئەمڕۆ یارمانگردووە خەزم بێ و جێگیر بێ وەکو تۆ چۆن سەب و کۆنکریتە دروستێک لە پێشە شلە دوای فترەیە تونە بێ دوای ئاوی ئەی بۆی قایمتر بێ ینی خەوتنەکە دەوری ئەوە بێ کە تۆ وەکو بڵێن چیمەنتوێ دروستەکەی و ئاوی ئەی دواتر بۆ ئەوی خۆی بگرێ تێک نەچێ ئەگەر خەوەکی ناترنس بوو ئەو ڕۆژەش لە بیری بە بۆ ڕۆژەکانی کەم ناکەوێت زۆر باشە بەڕێزێکی دیکە کۆمنتێکی نووسیوە لەوەی کە نەخۆشی ئەزەهایمەر چارەسەری هەیە و نەخۆشیەکەش بۆ ماوەیە ئەو بەڕێزە باوکی تووشی نەخۆشی ئەزەهایمەر بۆ ئەوە وەڵامەکەی وەربگرێت لە 105 کەمتریان بۆ ماوەیە زۆربەی ینی تووشیان ئەبێ ناتوانین بڵێن بەهۆی چ سەبەبێکە تووشی ئەبێ بەڵام مەڵتی فەکتۆرێنی مەجموعەیەک عوامل کۆ ئەبێتەوە مهمترینیان تەمەنە بە ساڵات چوونە کە شێڕژەیەکی دیاریکرا و پوکانەوە هەیە لە هەموو ئینسانێکە بەڵام لە ئەڵزایمەرە لە ئەندازەی پوکانەوە سروشتێکە زیاتر ئەبێت و ئەگاتە ئەوەی کەوەها ئەو خاوبوونەوەی چالاکیەکانی مێش کە بە شێوەیەکی سروشتی هەمومان لە دوای 40 ساڵیەوە مەشاکلمان ئەبێت لە بەرکردنی ناوە لە حساباتە لە ئەوەی کە دووسێ کەس لە یەک کاتە قسە بکەن تەرکیز لەسەر هەمووی بکەیت یان دووسێ ئیشمانە بە لە یەک کاتە بتوانین تەنزیمێکەین لە پلاندانان ئەمە هەمووی لەگەڵ 40 ساڵیە ئەڕوا و هەموو کەسێکیش 105 لە هەموو 10 ساڵێک 105 بە وەزنی مێشی کەمە بێت مێش خۆی تقریبا کیلویەک و 400 غرامە 105 لە بینی
40 بۆ 50 ئەڕوە لە بینی 50 بۆ 60 بەڵام لە دوای هەفتاوە لە 105 زیاتری ئەڕوە بەڵام لە ئەلزایمەر ڕێژەکە زۆرتر ئەبێ ئەلزایمەر نەخۆشیە چارەسەری هەیە و چارەسەری پێشکەوتوشی لە ئارایە تا ئێستا دوو جۆر لە جۆری چارەسەری مۆنۆکلۆنال ئەنتیبەدی دۆزراوەتەوە دانەیەکیان هەر لەم چەند مانگە دەرچوو دانەیەکیشیان لە 2020 کە دەرچووە بەڵام نرخەکانی زۆر گرانە بە کەڵکی وڵاتی خۆمان ناز لەم قۆناغا و بۆ ئەلزایمەری سەرەتایی بەکارێت ئەوانەی کە زۆر ئەدڤانس و کۆن بوو نەخۆشیەکەیان پیسی کرد لەم قۆناغا ئیسفادە ناکەن لەو جۆرە دەرمانانە کەوانە خۆشیەکە ڕاگرێ بەڵام ئەوانەی وا سەرەتایە زووتر وەریگن باشترە بەڵام کۆمەڵێک زۆر دەرمانە یارمەتی ئەیە بۆ ئەوەی زاکیرە و لە بیرکەوتنەکەی تەحەسون بکە کەەوە نەخۆشە بێ وەریگری بەڵام ئەگە وەریگرت و هەر بەرەو خراپی ڕۆی ئەو کاتە سوودی نابێت دەرمانەکە بۆ نمونە پێدانی ڤیتامین ئی بۆ نمونە پێدانی جینکۆ بیلۆبێکە خواردنێکی هینە بڵێن جۆرێک چارەسەرێکی ڕۆکیە هپریزین ئەی ئەمانە و کوڕۆک وەکو ئەو خاڵانەوە باسمان کرد بۆ گەنج بۆ پیری زۆر ڕۆزارورترە تەنزیمی خەو و خواردن و چالاکی وەرزشی و چالاکی مێش و مەسەرەن بەکاریانە وەکو حەلکردی مەسائل و پەزڵ و مەتەڵ و کەلیمات متەقاتە ئەو شتانەی کەوا مێش بزوێنێ مەسەن وەکو شەتەڕەنجێکە وەکو دامەدامەیەکانی ئەو شتانە هەم ئینتەرئەکتیڤە لەگەڵ خەڵکە تێکەڵەبی وەرزشکردن بە ئەو وەرزشکردنی جەستەی بەگشتی ئەوانەی یارمەتیە کە کەسەکە زۆر درەنگتر ئەلزایمەرەکە لێ زاڵ بێ و وقایەشە بوو ئەوانەی ئەلزایمەریان توش نەبووە بۆی تووشیان نەبێ ئەگەر تووشیانیش بوو مەسەنەن جینێکی هەڵگریان هەبێ یارمەتی دەربێیان مەسەن ستایلی ژیانیان وابێت کە بەرەو ئەولا بڕوات تەخیرتریانە دەرەکێت کە دەریش کەوتیانە کەمتر دەرەکەوێت لە کەمتر زەرری ئەبێ بۆ ژیانی ڕۆژانیان و کەمتر ئەبن بار بەسەر کار و کەس و کاریانەوە دەسەکانە خۆش بێت سپاس بۆ زانیارەکانی بە هیوای ئەوەی بینەرەکانیشمان سوودیان لە بەڕێزی بینی بێ بۆی کە بتوان هۆشیاریان هەبێ بەرامبەر ئەوەی کە بۆچی شتیان لە بیرەچێتەوە هۆکارەکانیشیان بەرجۆکەوت بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس.